من القائمة التعويضية للكيان السياسي المعني على أن يكون ئەندامێکی لیژنەی ئاسایش و بەرگری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەیەنێت حکوومەتی عێراق و کاری دواکەوتنی ئۆپەراسیۆنی حەویجێ و ئاشکراشی دەکات ئۆپەراسیۆنی حەویجە لەلایەن بەغداوە کراوەتە مەلەفێکی سیاسی. دیارە زۆر جار ئێمە هەر لە ڕێگایم کەناڵە بەڕێزەی شۆ باسمان لەوە کردووە کە ئۆپەراسیۆنی حەویجە هێندەی بابەتێکی سیاسیە، بابەتێکی سەربازی نییە. هەر لە سەرەتای ئۆپەراسیۆنی دەستپێکردنی مووسڵ لە مانگیدا قرار بوو لە مانگی هەژ لە کەرکووک دەست پێ بکات، دەستی پێ نەکرد و ئێستاش ماوەی چەند مانگی ڕابردوو ئێمە چەند جارێک لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق قسەمان کردووە، نووسراوی لیژنەی ئاسایش و بەرگری بە نووسرا و ئاراستەمان کە لە کۆبوونەوەی لیژنەی ئاسایش و بەرگری بە ئامادەبوونی پەرلەمانتارانی کەرکووک لە لیژنەی ئاسایش و بەرگری مەحزەرێکمان نووسیدامان بە سەرۆکوەزیران کە دەبێ هەرچی زووە بابەتی حەویجە لە کۆڵ بکرێتەوە، چونکە حەویجە تەنها مەترسیەکەی بۆ کەرکووک نییە، هەردوێنێ لە حەویجەوە هێرشێکی گەورەکرایە سەر شەرگات و کۆمەڵێک کوژرا و برینداری لێکەوتەوە و ئەو جوڵانش کە ئێستا لە ناوچەی حەمرین و دیالە دەکرێت دیسان سەرچاوەکەی حەویجێ بۆ ئەوەی کە ئەم بەڵایە لە منتیقەکە لە کۆڵ ئەم خەڵکە بێتەوە هەم کەرکووک و هەم پارێزگاکانی تر دەبێت هەرچی زووە ئۆپەراسیۆنی حەویجە دەست پێ بکە و تاخیرکردنی ئەو ئۆپەراسیۆنە سەرۆکوەزیران تەحملی خوێنی منداڵێک دەکات لەو سنوورانەی پێشمەرگەیەکی سەربازێک کە لە نەتیجەی تاخیربوونی حەویجە دەڕێژرێ. فەرماندەیەکی بەڵای پێشمەرگەش ڕای دەگەیەنێت هەتا داعش لە حەویجە بێت مەترسی لەسەر کەرکووک و چەند پارێزگایەکی تر دەمێنێ و ئاشکراشی دەکات وەک هێزی پێشمەرگە لە ئامادەباشیدان بۆ پەرستنی کەرکووک. ئێمە وەکو هێزی پێشمەرگە هەموو کاتەوەمان وتووە کە تاکو داعش بمێنێت مەترسی هەر ئەبێت، داعش هێزێکە نابێت سابی بۆ نەکەی بڵێ هیچ مەترسیەک نەماوە، لەبەرەوەی گروپێکی تێکدەرن و هەوڵەدەن لێرە و لەوێ ئاسایشی ناوچەکە بشێنن تا هەو ئەگەر بە مەفارزی زۆر بچووکیش بێت. بەڵام لەگەڵەوەشە ئەو هێزەوە بە ئاسانی ئەو توانە قودرەتەی سەرەتای نەماوە کە ناوچەدا گیرەکە و بیپارێزێت، بەڵام کاری تێکدەران ناکات. لەبەرەوە ئێمە بە ضرورەت تێزانین چەندین جاریش تاکیدمان کردوێتەوە هەر شوێنێکە بەسەر داعشەوە بەدەست داعشەوە مابێت کەوا ڕزگار نەکرابێت پێویست بۆیە ڕزگار بکرێتەوە، بە تایبەت کەرکووکیش بێبەش نییە لە مۆزوع لەوەری بەشێکی کەرکووک کە قەزای حەویجە و چەناحەیەگرێتەوە تا ئێستا لەبەردەستی داعش هاتوانن لەو ناوچانەوە دزە بکەن و کاری تێکدەری بکەن و درێژە بە کارە قێزەونەکانیان بدەن. بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان هەموو کاتێک هەموو لایەک دڵنیاکەینەوە کە ساز و ئامادەین بۆ بەرپەرزدانەوەی هەچ کارێکە کردویانە کە لە ڕابردوش چەندین کاری قێزەونیان کردووە. لە ماوەی ڕابردوودا خواستی شەقام و لێپرسراوانی کەرکووک ڕزگارکردنەوەی حەویجە بووە، بەڵام هەموو کات حکوومەتی عێراق کاری کردووە ئۆپەراسیۆنی حەویجە بخاتە دوا قۆناغی ئۆپەراسیۆنەکانەوە لە عێراق. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.